سڵاوتان لێبێ خۆشەویستان فیلمێکەیە ئاوا چۆن شێوەی و ڕوخساری من بە بێتاقەتی ئێستا فیلمێکەیە بە ناونیشانی ئەوەی کین بە کوردەکەی بە ئاگابوون ئەگە بە عەرەبیەکەیش ئێوە ڕەنگە سەیرتان کردبێ سەحوە واتە بە ئاگابوون. ئەم فیلمە باس لە کوڕێکە کات کە تووشی خەمۆشی بۆ و خەمۆکیەکە ژوای لێ کردووە کە لەشی تێک چووە و تووشی نەوەیەک لەوە بووە کە گیانی ئەلەرزێت وەکوی چۆن کە کەسێک خوا نەخواستە شەلەل لێ ئەیات. ئەم کەسەش ڕۆڵێ بینێت ڕۆبەرت دینیرۆ کە ئەکتەریشی بەناوبانگی خۆی لە ڕاستە ئیتاڵیا و بەڵام لە هۆڵیوود کار دەکات. دکتۆرێکی ژیە بۆ لای لە کاتێکە کە تووشی ئەو نەخۆشیە بێت و تووشی خەمۆکیەکە بێت لە فیلمەکەیە ئەڵێ پێم بڵێ وەزعت چۆنە؟ ئەڵێ قەت لەمە باشتر نابم. لەو کاتەیە ئەم دیالۆژاڵێ لەم کاتەیە ئەم قسەیەکە کە گیانی هەمووی ئەلەرزێت و تووشی خەمۆشیە بێت کاڵێ لەقەت لەمە باشتر نابم ڕەنگە توان جێک بێ بۆی کە هەمومان نەزانین کەی بینی زانی وەزعی چەند خراپە. He's all right. How are you today? I'm all right. How are you? Never better. لە ئێستاشا لە کۆمەڵگای ئێمە و زۆر جار ئەمە باو بووە بەیشێک ئەڵی چۆنی ئەڵێ باشم ئەڵێ زۆر باشیت ئەڵێ باشم ئەژیم هەر وەکەوی کە نێژیا بێت باشم. زۆر نا باشم تقریبا. کە هیچمان نییە و ئەژین. جا باش ماوە؟ وەڵا ڕاتم بڵم باشم نەوەڵا باشیم. پێڵی چۆنیت ئەڵێ تقریبا یعنی یان ئەڵێ کورە باشی بەڕێیەکەین ژیان بەڕێیەکەین چی وای لێ کردین کێمەوا بڵین ئایا ئێمە ژیان دۆزنین بۆی ئەڵێ باشین ئەژین یاخودەوتا ڕۆژگارێکی تاڵە وا لە تۆ کات بڵێ باشم ئەژین باشیت تقریبا زۆر باشیت یعنی ئاخرە زین چی دڵم زۆر زۆریتیە بەس بەرگەی بەرنامەیەشی ئەوە ناگرێت. باشم بڵێن باشی ئەبێ بڵین باشین بەم وەزعاڵێن باشین ئەژین هیوادارین بژین. هین نییە دڵی بە ژیان خۆش نییە بۆی واڵێت ئەگەر دڵی بە ژیان خۆش بێ بخۆی خۆشی کات. باش لەخوا بەزیێ. زۆر باش. بۆچی ئێستا بە هەر کەسێکەڵی ئەڵێ چۆنی ئەڵێ باشم ئەژیم ئاواژاوتۆ ینی ئەڵێ ئەژیم وا پێت ئەڵێ ئەژیم هەست بە مردنی هەست بە مردنەکەی تایە. وەڵی ئەزانی چۆنە یعنی وای لێ هاتووە یعنی نازانم بەجددی وڵاتێشین ینی زۆر شازین زۆر هیچ شازین لەوەی کە هیچمان نییە و ئەژین. جا باش ماوە؟ جا بەچی باش بمێنێ؟ نە دەوڵەتمان ماوە و نە ئیژ ماوە و نەشت ماوە و هەرێکی و بە شتێکەوە مەشغوڵەوە کەسیش نازانێت چیەکە ڕاکەڕاک بۆ چیەکە. خەڵکەکە هەر ئەوەیە ینی هەر هەناسەکە ماوە بە تەواتی و شتێک ڕۆژانەی خواژیان ئەمەلی بە هیچ شتێن نەماوە ترەڵێ باشم هەر چۆنێ بێ ئەژیم ئەژیم نازان بەجددی تعجوبم لێ لە ینی چۆن ئێستا ینی ناو بازار چۆن حرەکەی تایە یان مەسەلەن حرەکەیکی کەمە بەس ینی زۆر سێرم لێ چۆن ئەژین نەڕموچە هەیە نە پەرلەمان هەیە نە حکوومەت هەیە نە قەرار هەیە نە هیچ هەیە ینی تێناگەم چۆن بەجددی نازانم ژیانێکی وشە زۆر پڕم زۆر پڕی بەڵام کەم ئاخرە زین چی دڵم زۆر زۆریتیە بەس بەرگەی بەرنامەیەشی ئەوە ناگرێت. کەسیش نازانێ هیچ ڕاکیشەکەین ڕاکەڕاکش بە تاکی دەکرێت کەسیش نازانێت بۆچی کراوە بۆچی ئەکرێ بە تاکید لەم ڕۆژانە لە پێیجێکی فەیسبووکە ئەوم خوێنەوە سێکی زۆر جوان نووسرابوو کەلەیەکێک ئەپرسی باشی کە باشیش نەبێ ئەڵێ من باشم کەسەکەش نازانێت کە ئەو باش نییە تۆ ئەو پێ ئەڵێ ئیشەڵا باشتر ئەبی نازانێت کە ئەو باشیش نییە طبعا هەر ئەوەیە کەلیمەیەکە بەدەمانە هاتە هەرڵین باشی. وڵای ئەزانین چۆنە مۆزوعەکە ینی ئەوتانێ من هەموو ئەمەلم حەفە ساڵا خوێنم هەموو ئەمەلم شەهادەکە بوو لە ئاخیراوەتانێ دوو مانگە مەکتەب ڕاگیراوە مامۆستاش ناحەقی نییە بەجددی ینی تۆگە پارەی نیتی ئەگەر تەمویلی نەکەیتەوە ینی ئەگەر بەردەوامی نیتیش ناتوانێت بەردەوام بێ لەگەڵ تا ینی بەجددی من هەتا سەرێسقان پاڵپشتی مامۆستاکانم بەڵام ینی ئێمەش گوناحین کاکە چەندێکە ئەمانێ شەهادەیەک بەدەست بێنین ئەوەتانێ یعنی جامعە ڕاوەستاوە من تەلەبی جامعەم ڕاوەستاوە نازانم چیکەم بەجددیمە تێگەی ڕاستە الحەمدولیلا لەواتێ ئیشێکم هەبێ بتوانم بیکەم بەڵام
يعني مهمترین شتەوەی لە ئاخیرا دایک و باوکە چەند ساڵە ڕەنجە لەگەڵیان لە ئاخیرا شەهادەیەشیان بیتێ یعنی تەنانەت خوێندنەکەشیان لێ ڕاگرتوین باشین ئەژین ئاژین باشین ئەژین بۆچی ئاوە والله ئەژین هیوادارین بژین ئێستا دەمی ئەرکیەکەی توانێ چەنە باران باریەوەی لە دڵایە نازانێت بۆ کێشی هەڵڕێژێ کێ گوێی لێگرێ کێ ئامادەی گوێمان لێ بگرێ چی بکەین ئەوەتە دانیشتوین هەمومان دانیشتوین چاوەڕێین یعنی نازانی چی بڵێ بەکی بڵێن بڵێ وتراوە گوێی لێ نەگیراوە وتراوە ڕۆشتووە ئاوێک چۆن ئەڕواویش ڕۆژ تەواو والله ئیتر خۆ دەمان ڕاهاتوارە بێ بڵێن باشین ئێکەواتە خراپین والله نەک زۆریش بەس باشین هەرە بێ بڵێن باشین ئیتر ژیان وایە نابێ ئێمە هەموو شتەکان بڵێن خراپی تەنها لەبەر خاتری ئەوەیە زۆربەی لە سەدا هەشتای ئەگەر بڵێم لەبەر خاتری بەرانبەرەکانمانە بۆی ڕازیان کرد باشیت تقریبا مش بدای ئەو پرسیارەیە گەڕم تقریبا باشین ئەژین ئاوا ئەڵێن بێچێگەڵی باشە لە باشم ئەژیم تقریبا یعنی بۆچی وامان لێ هاتووە والله هەر بە بۆنەی ئەم وەزعەوە و ئەم نائستیقراری و وەزعی ئابووری و وەزعی سوزانم بەعام هیچ شتێکی باش نییە ئیتر ئەو مۆزوعەکەیە وەڵا بە تەئکید یعنی شتەکار عادەتە باشین هەرێ بەس باوەڕ ناکەم باشە بێت ئایا زۆر باشین یانەوە تا هەڕاتیم بڵین باشین وەڵا ڕاتم بڵم باشم یان باش نین نەوەڵا باش نیم بۆ بەرەوەی دنیا باش نییە ئەیبەت تاگیرارە وەڵا وایە زۆربەی زۆری خەڵک وایە یعنی ئیتر خۆی هەر دیارە بەساکە دیارە ئیتر یعنی پێویست بەوە ناکات وەڵام مەجبورین ڕۆژگارەکە وایە بڵین باشین خۆمان دەرخین بەس بۆ دەرخستن الحەمدولillah باشم باشی بەڵێ ئەڵێ ئەژین بڵێ وەڵا زۆر ئەم قسێ باوە زۆر کەس واڵێت ینی هین نییە دڵی بە ژیان خۆش نییە بۆیە واڵێت ئەگەر دڵی بە ژیان خۆش بێ بخۆی خۆشیکە خۆ بتەوێ گەر بیر لە ژیانکەیتەوە زۆربەی یعنی نەخۆشیتیایە معاناتە و لە هەموو بارێکەوە بەڵام ئەبێ خۆ خۆشیکەی وەڵایی ئیتر دڵ خۆش بێ بە مناڵەکانی دەورە بەرە دڵی خۆش بێ بە کوڕەکەت بە کچەکەت دڵ خۆش بێ بە دایکێ بە کەسوکارە توانی ئەمانە دڵخۆشکەرێکن یعنی ئەوەی کە تۆزە دڵێ ناخۆشکە کە یەکێکە لێ دوو نەبێت ئەویش کە مردنە جارێکە نایەتەوە جێگەی ئەگینا باقی ئەتوانی خۆ دڵی خۆشکەی ڕاستە هەنێشت هەیە لە ژیانە تووشی نەکسە دەکات تووشی ناخۆشکە بەس ئەبێ حەقیەوە بێ بەخۆت زۆر باشیت یعنی بۆچی یعنی ئیت لەم ڕۆژگارایەکێ باشە هەرەوەنەیە بێ بڵین باشین بۆیە بەرامبەرەکەمان خەفەت نەخوا لەوانەیە لەبەر ئەوە بێت ناڵم لەم ڕۆژگارەیە ژیان زۆر قورسە هەرێکێ لێ ماڵین باشین لەوانەیە کەسە و زروفێکی خۆی هەبێت کەوای لێ بکات بە سادەی بڵێ باشم خەڵک بەعام بێتاقەت بوون بۆ یەم شتانی کەتیان ئەم بازار قورسیە هاتۆ بەسەر خەڵکە تۆ چۆنیت زۆر باشی وڵا پێمان خۆشەیەکێک لە بەرنامەکەمانەوەتی زۆر باشم لەخوا بەزیابە هەموو کاتێک ئاوە زۆر باشیت دەسڵانەوە پێنج زۆربەی کاتەکان زۆر باشن بە توڵێ چۆنی باشی یەکسەڵی زۆر باش ناڵی ئەژیم یعنی کاتێکیش بە پێتەڵم دەسڵانەوە پێنج زۆربەی کاتەکان ئەڵێم باشم یانەڵی زۆر باشم تەنها بۆی ئیشەکانە بەڕێ بڕات و تاو ئەگینا خۆی لە ناخی ئینسانەکانە تەسەوەڕ ناکەم هیچ کەسێ لە 150 لەم زڕۆفەی ئێستا باش بێ ناختە تۆ زۆر باشەکەی ئێستا ئەمڕۆ زۆر باشم ئەمڕۆ زۆر باشی باشە چی وامە هەر مایەکە شکر زۆر باش پێمان خۆشە چی وامان لێکا زۆر جار ئێمە بە هاکەزایی بە سادی یاخود بە هیمالیەوە ئەڵین ئەژین کورە بەکوم قەبەیەکە ڕۆین بەڕێگایە ئەزین چۆنە چونکە ژیان وای لێ هاتووە هەموو کەسێسا مەعانات و کێشەی تایبەتی خۆی هەیە مەجبور کە ئەڵەی باشیە هەم بۆی بەرامبەرەکە و بەڕێ بکەی ئەڵەی باشم بەس بەڕێکی بەڕێکەی ئەگینا خۆی لە ئەسڵەیە هەموو کەس مەعانات و هەموو کەس کێشە و مشکلەی تایبەتی خۆی هەیە ناتوانین بڵێ زۆر باشم لەم ڕۆژەیە باشیت یعنی بۆ یعنی چۆن بی لەم وڵاتەیە باشە نازانم ینی هەر ئیش و پارەپەیاکردن و ڕاک بە دوای ژیانەوە خۆشتیش خراپ نییە کە مەسەن ئەگەر ئیش بکەیت ئیشی نییە آخر نا ئیش تا ئیش کەوتووە ئێستا ڕۆژی 16 ساعت ئیشکردن نەبێ ژیان خۆشی لە کوێیان هەمووی بێ هیوا بووە لە ژیان
هەمووی بەرسمە بڵێم باشیت تۆش هەڵی ئەژیم ڕەنگە ڕاهاتن بێ بەرامبەر کەسەکان ڕەنگە ڕاهاتن بێ بەسەر ڕاهاتن بێ بە دەمی خۆت بڵیانی بڵێ باشم باشیش نەبیە بێ بڵی باش ئەگەر مەسەرەن لی دووبارەکەیتەوە احتیمالی هەیە ڕاستی مەسەلەکە پێ بڵێ دوایی بۆ دەرەکەوە کە ئەم کەسە بیرفعل باش نییە بەس لەبەرەوەی کە ڕاهاتنە تۆ لە ڕۆژێکا ڕەنگە 100 کەس پێت بڵێت چۆنی تۆ هەڵی باشم چۆنی باشم ئەی تۆ باشی منیش باشم ئەمە پرسیارەیەکە چەند ڕۆژانە چەندین جار لە یەکتریەکەین هەر لە تۆڕە کۆمەڵایەتەکانە یاخود لە نامەیەکە یاخود بە تەلەفۆن یاخود کە یەکترێ بینین یاخود کاچین سەردانی خزم و کەسوکارەکانمان پرسیارەکەمانەکەینەوە چۆنی باشی بەڵام کاتێک کە سیرەکەی ئەو باشە نییە کە بەرامبەرکە و بە دڵی بێ کە ئەبێ پێی بڵێ زۆر باشم بۆی وا بیتەوە بە ژیانی ئەویش ئێمە بەرداوامین بەڵام پاش ناوەڕێکە گەڕێنە بۆلاتان دوورمەکەونەوە لەگەڵمان نابن. لە پاش ناوبڕەکەەوە جارێک سڵاوتان لێبێت ئاراس تۆ چۆنیت باشیت زۆر باشیت ئێمە بەردامین لە بەرنامەکەمان ئەوش پرسیارەکەمانە ئەرێ وەسەتان چۆنە باشن ئەوانیش لە وەڵامان پێمان ئەڵێن باشیت ئەژین بەڵام بە هیوای ئەوەی کە ژیانێکی باش ئێمە بەردامین ئێوەش لەگەڵمان نابن لەم کوردستانە لەم قەیرانە یعن نازانی چۆنە طبعاً بێتاقەتەوین نە ئیشەیە نە کارەیە نە ڕاتبەیە نە هیچەیە لەم قەیرانەیە هەموو کەسێک یعنی ئاوایسە من موچەکەم عەقدێکم موچەم 300,000 ئەو 2 مانگە 150,000 وەرەگرم ئەویش 2 مانگ جارێ 3 مانگ جارێ دەوام خۆمانی شەرئەکەین ڕۆژێک دایرەمان بەبێ مۆزەف نەبووە بە هەفتەکە بە کامل داواممان کردووە یعنی من بێمە ناو فەرمانگەی تۆ بە تۆ لەم وەزع چۆنە هەر ئاوازەوێن تۆڵی باشم ئەژیم ئێ بەڵێ هەمووی وایە هەمووی وان ئیسە لەم کوردستانە یعنی ژیان هیچ مانایەکی نییە بەڵێ ئەگەر بۆ ئەوە بڵێ خەڵک هەمووی لە ناخەوە خراپە ئەگەر خۆی باش بێت دراوسەکەی خراپە برادەکەی خراپە لەبەر ئەم قەیرانە خۆ دەزانێت تەسیر کردێت لە هەموو خەڵکەکە ئیتر بەم شێوەیە تەمان ئەو کاتەڵێ باشە ڕاستەکەی بەس فکر لە خۆی ناکاتەوە قەت ناڵێم زۆر باشم لەبەرەوەی ئەگەر من باشیش بم دراوسەکەم خراپە کوڕم خراپە یا برادەرەکەم ئەوە بەو شێوەیە لەبەرەوە قەت ناتوان بڵێم باشم یعنی باشین بەس وەک خۆزوتنی باشە ئەژین لە ئێمە ئەژین ئاوە بەڵێ ئەژین ئەوە بەڵێ وڵا هەموو ئەژێت بەڵێ بەس ئەگەر ئەم وەزعە باشتر بێت خۆش بەم وەزعەوە ئەم وەزعی کە ئێستا هەیە باشە ئەمە قەیرانانی کە ئێستا هەیە زۆر باشیانەوە تا تۆش ئەژی بەڕێیەکی من شخصی خۆم باشم ئەم وەزع تەسیری کردوتە سەر ناخی هەموو کەسێک خەڵکە بینی فەقیرۆژە خەڵکە بینی یعنی هەمووی مەعاشەکان کەم بۆتەوە ئەوەش نەبێ ئەوەی هەر شێتی بڕواکەی دڵی خۆش نییە بۆچی یان پێ دەڵێم ئەم وەزع هەمووی تەسیری کردوتە سەر ناخی خەڵک ئەی کەواتە کە ئەڵین باشین باش نین بەخوا وەکو it's okay everything will be okay عینەن ئەمریکیەکەی کەواڵێ بەڵام لە داخاوانیە باسی ئەوەم کرد ئێستا لە بدایەتی بەرنامەکەیە باز لەواکەم کەڵێ هەموو شتێک زۆر باشە یاخود قەت لەمە باشتر نابم بەڵام کە سەیری وەزعەکە کێڵی نا ئەمە باش نییە بەیانیان تێر خەوتووی کەچی کە هەڵەسی بێتاقەتیت و یعنی سەیری خەڵکەکەی هەمووی بێتاقەتی پێوە دیارە هەڵک هیلاکە تەرفیهی نەماوە هەرەوەمان هەیە تۆ زیاوە جاجار بینە دەرەوە گەنج بینە دەرەوە تۆزیە گوناحن یعنی جەو گۆڕن سارێک لێ بکەم تۆ لە وڵاتەیە ژیت بەڵێ میزەکە زۆر باش بوو بەڵێ وەڵی بەعام هەر ئینگلیزیمان باشە عالیلەوی سەفەر زۆرەکەین بەڵێ سەفەر زۆرەکەی لەو سەفەرانە تا کەس ئەیکەی قەت لە کەسێکی ئەوروپی پرسیەوە مەسەن بڵێ تۆ پێ بڵێ باشیت بڵێ باشم یان ئەڵێ ئۆکەی ئەوەی کە زۆر قەرزارە ئەوەی کە زۆر یعنی وەزعی باش نییە ئەڵێ ئەم ئۆکەی بەڵێ
بەڵێ ئەڵێ باش بۆچی ئەوان ژیان دۆستن بڵێ بالضبط قیمەتی ئەوە ئەزانن کە تۆ زینووی ئەو بەیانێ هەستاوی زینووی ئێمە وانی نازانیان باشترین قسەت کرد لە بەرنامەکەی منە سوپاس بۆتەوە مەبەستمانەوەی ئێمە ئایا قیمەتی ئەوە ئازانین کە زینوین نەوەڵا قیمەتیەوە نازانین ئێمە هەروەکو مردووین لەسەر عەرزە ڕۆین یعنی هەر ئەخۆین و ئەخەوین بەس بووین بەڵێ باشم بڵێن باشین ئەبێ بڵین باشین بەم وەزعاڵێن باشین ئەم بارەی ئەم شارە باشە بۆیە باشنی خۆمان بۆ ئەوەیە طبعا تەسیرت لێکات تەسیر لە باری دەرونی دەکات تەسیری لە ماڵەوە دەکات ئەو چەند مانگە ئەو خەڵکە معاشی وەرنەگردووە هیلاک بۆتەوە طبعا هەر ئەوەش نە شەڕ لە ماڵ دروستە بێ ئاژاوە دروستە بێ لەو ماڵە تووشی هەموو هەزار مشکلەی شەبی ئایا قەرزەکەی ئایا چۆن پێیەکەی ئایا مناڵک کرێ پاسیەیە کرێ مامۆستایە کرێ دەوامیەی زۆر شتا طبعا هەرەوە زۆر تەسیری شەکا لە ماڵەوە و تووشی هەموو شتێک دەکات هەر خەمۆکی نا جاربەجار بەتەنها خەمۆشی ناجا بەجارێکی شەڕێکی تێک بواری دەرونیت هەمووی تێکە چییە باشیت زۆر باشش نیم یانەکە باش نییە بەڵام ئێمە وەڕاتین دایمە ئەڵێن باشین ترکاڵێن ئەژین یعنی باشەکان باش نییە ئەو ئەژینە مەبەستی کە باش نییە یعنی ژیانێکی کە بەرداوە بەڵام بە ناچاری لەم وڵاتی ئێمە هەر هەمومانمان لاتوە قەیران و کەسمان بەخۆشی ناژین تا بڵێن دڵخۆشی باشم دوار زۆر نا باشم تقریبا سال لێرا تەکرم ئەی تۆ ئەمەڵێ تقریبا من شەروە باش کێ لە وڵاتایە باشە ئەمەی تۆش ڕاگری تۆ خراپ نیم خراپ نیت باشیت وڵا لەخوا بەزێ ناوم باشتری هەرۆکۆوانی نێمش تۆش تقریبا بە قەناعەتی مرۆڤەکە کەوتووە تۆ قەناعەتێکی لای خۆتا دروستەکەی کە باشی ڕاستی ژنێ و باشیە بۆ منە هەنی ئەحتاج بەسەر تایەت تۆ وای دانی کە لایەنێکی باشی هەیە سەیری لایەنە باشەکەیەکی سەیری لایەنە خراپەکەی مەکە تێگەی لێم ینی قەناعەتە تۆ بە قەناعەتی خۆت باشی تر باشە بی بۆچی باش بۆ باش ماوە و هەناسێکی شەڵمژی باش نەماوە لە وڵاتێک هاژین کە دڵمان خۆش نیە کە دڵمان خۆش نەبوو باشش نێ باشیش نابێ مەیشەوەی خەڵک زۆربەی وایە ئەوەش نییە کە ڕاحەت بێ بەدەمیا بێ وەزعەکە بینێ باشمەوە لە وڵاتە تا بڵێن باشین هەر هەمووی ئەم ژیانە بینی ئەم وەزعە بینی کە بەسەر وڵاتە هاتووە هەر شتی باش هەر نەماوە بە کاڵێ باشم لەوانە ناخۆ زۆر وێران بی بەڵام تر بەس بۆی ڕەفیقەکانیان کەسەکانە شتێک خەندەیە شتێ بێنێسەر لە ئەڵێ بڵێ باشم وتاوە خراپیانە بۆ هیوایە کە تۆ باسی کرد وتە ئەتوانی بەخۆ بڵێ من باشم باشە بیت ئەتوانی وای لەکەیان خەیاڵەوە وەتەنا خەیاڵ نییە قەناعەتە هەر کەسە تۆ ینی ئەتوانی کەسێکی جیاوازبی بە بیرکردنەوەیکی خۆت کە بتوانین ناو هەموو کەسەیە تۆ باش بی کەواتە کە زیندوو بووین ئەوێ بڵین باش مادام ژیان هەیە ئەبێ بڵی باشی مادام مناڵێک لەوێ یاریەکە و دایشی وێنی ئەگرێت مادام کەسێک لە دانیشتۆ نان ئەخوات مادام جوڵێک مادام دوو برادر بێکەوە ئەڕۆم بە ڕێگای پیاساکەن و قساکەن مادام ئاراز وێنی منەگرێ مادام من قسە بۆ ئێوە ئەەکەم کەواتە ژیان بەرداوام و ئەژبێ بڵین باشین و ئومێدیشمان هەبێت بەوەی کە ئایندەیەک باشە بێت شارێک هەیەڵێ ئەوەی بەرگەی چاوەڕانی ناگرێت ئەوەی باوەڕێ بەسبینی لەمڕۆ جوانتر نابێت سواری کەشتی مەرگە بێت من بەو دوو چاوی چاوەڕوانی تۆمە و من و تۆ هەر خۆمان ئەزانین کە چۆن ماوین ئەزانی بۆ چونکە کەس وەک تۆ چاوەڕێ نەبوو ئەوەی ئێمەش کردمان کەم کەس کردە بوو یاخود ئەگەر بەبیرتان بێ لە شانۆنامەی ئەحی کوڕنووە کەسێک پرسیار لە کەسێکەکات ئەڵێ ئەگەر کاتێک تۆ لەگەڵ مردووەکە بڕۆی بۆ گۆڕستان لە پێش مردۆکۆ بڕۆی باشە یاخود لە دوای مردۆکۆ بڕۆی باشە ئەیش پێڵێ هەر لە ناو تابوتەکەیە بی هەر شوێنێکەوە ڕووی بڕۆ مادام ئەژیت گرنگ ژیانە هیوای باشی بۆ هەموو لایەک خوازم تا بەرنامەی داهاتوو بخواتان سپێن کاتێک شادێک تێ بخواتان لەگەڵ